سڵاو دیاردەیەم جارەمان ڕەنگە دیاردەیەک بێت کە هەمومان ڕۆژانە چەندین جار بەریکەوی دیاردەی مڕوومۆچی و دەمولودانبەیەکا و گرژ ڕوخساری ژن و مێرد و هاوسەرەکانە لە کوردستانە بەیەکەوە یعنی لە ترافیکێکا بوەستە سەری سیارەکەی تەنیشتێ بکە ئەگەر ژن و مێردێکی تیابێ هاوسەر بن ممکن نییە دڵیان خۆش بێ و بە پێکەنینەوە باز لە ڕووداوێ بکەن سەیرەکەی خانمەکە ڕووی لە شوێنێکە و بیری لە شوێنێکە پیاوەکەش بە مڕوومۆچی بیری لە شوێنێکە و ڕووی لە شوێنەکە ینی ئەمە لە ڕێستۆرانتەکانە ئەمە لە کافەکانە ئەمە لە ئەو شوێنانەی کە هەژن و مێردەکە بینی بە پێچەوانەی ڕۆژاوە یعنی سەیرەکەی لە ڕۆژاوە جاروبار ئەگەر بە سەفەریش نەمان بینی بێ لە تیڤەکانەوە لە راپۆرتێکایی بینین سەیرەکەین ژن و مێردێک تەمەنیان سەر و 56 ساڵە بەڵام وەک ژن و مێردێک وەکو هاوسەرێک لە کوردستانە کە 14 و 13 ساڵن و پێش ئەوەی بچنە ماڵێکەوە ئاوا مامەڵاکەن ئەمە بۆچی وایە ئایا ژن و مێرد لە کوردستانە گرێبەستی هاوسەری گیری ئیمزاکەن بۆی کە دوژمنایەتیەک بکەن یا بۆی کە دۆستایەتیەک بکەن یعنی هەندێک تەنس هەیە کە ئێمە زۆر بە تەن زۆر یەکلین بەڵام ئەگەر ورد بینەوە لی بووە بە بەشێک لە ژیانی ژن و مێردایەتی لە کوردستانە مەسەلەن کەممان هەیە ئەو نوکتەی گوێ لێ نەبوو بێت کە کوڕ و کچەکە پێشەوەی بیگوێزێتەوە با بڵین پێشەوەی بچنە ماڵێکەوە بچنە ماڵی خۆیان لە فەترەی دەستگیراناریە کچەکە پێڵێوە چییە کوڕەکە ئاڵێوە تۆی بە مانگ ئەڵێ تەبان دوای دووسێ مانگ دوای گواستنەوە کچەکە پێڵێڵێوە چییە کوڕەکە پێڵێڵێ خۆ نایبینیەوە ئەوە مانگەیانی بەڕاستی یعنی قسەکە ئەوەیە ئەم تەنزانەیە مەسەلەن کوڕێک لەگەڵ زەواجەکە یەکسەر هاوڕێکانی پێڵێن خۆ توش کرد یان کچێک کە زەواجەکە یەکسەر ئەڵێ من پیاوی خۆم بەستەوە یعنی ئەم گرێبەستەوە ئەم پێکەوە ژیانە لەوە ناچێت گرێبەستێکی ڕۆحی عاشقانەی خۆشەویستیانە بێ وەک لەوەی ممارەسەی ڕووداوێکی ئیجباری ژیانیانەکەن من نامەوێت زیاتر قسە بکەم لەبەرۆی میوانەکانم ینی ڕامەگرتن پێش بەرنامەکە لەبەرەوە نە قسەیان پێ بوو لەسەرم دیاردەیە ئەموو تخوا قسەمەکەن بۆی کە لەناو بەرنامەکە بیکەین بە خۆشحاڵیەوە پرۆفیسۆر دکتۆر عومەر پەتی مامۆسای زانکۆ بەخێر بیت ئازیێتی کێشە تۆزێ تعلیقیشمان لێە ینی نیم سەعاتێ بەرنامەکەمان دواکە و وتمان ئەگەر لە ماڵەوە خانم نەیکردیتە ژوورەوە یان هۆتێلە بۆ گرینیان شتێک خەمن نەبی ئەو کاتە ژوورەوە باش بەهار عەلی بەڕێوەبەری ڕێکخراوی ئێمە بۆ گەشەبێدانی مرۆیی جەنابی شێ بەخێربی ئازیێتی کێشا و هیوادارم بەڕاشکاوی دەستخینە ناو ئەم برینەوە چکە بەڕاستی ئەمە وێنەیەکە کە ڕۆژانە بەرهەمومانەکە وە میوانێکی ئەتوانم بڵێم دژەبا و ئەڵەی تایبەت بۆ ئەم بەرنامەیە ڕێکخراو دروستەکەی زۆر بەڕێز نەبەز ڕەشاد ڕۆژنامەنووس و چالاکوان و خەریکی گەڵاڵەکردنی دروستکردنی ڕێکخراوێکی بە ناوی پارتی سنگڵانی کوردستان و هەروەها دوو نمونەی زینووی بەڕێز دوو بەڕێز کە وەکو قوربانی یا وەکو زەرەرە و مەنگی دەستی دەمولودانبەیەکە لوتفیان نوانەوە بەشدانە لەگەڵمانە خانمێکی بەڕێز کە لەسەر داوای خۆی ناو و دەنگ و ڕەنگی پارێزراوە لەگەڵ برایەکی ئەزیز و بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە وەکو دوو نمونەی زین و لە بەرنامەکە ئامادەن و کۆمەڵی لە دوانیشمان ئامادە کردووە و دووبارە بەخێر بێن با لە تۆ دەست پێ بکەم چکە بەڕاستی ئەم تایتڵە تۆزێک هینە ینی تۆزێک سەرنجڕاکێشە بەڕاستی پارتی سنگڵانی کوردستان وەلەو پێم وابێ جارێ مۆڵەتان وەرنەگرتووە نەخێر باشە بۆ پێتان وایە ئەگەر هەڵە نەبمانی ئێوە پێتان وایە پرۆسەی پێکەوە بوون پرۆسی هاوسەرگیری پرۆسەیەکی ناتەندروستە لە کوردستانە سەرتا سوپاس بە بەرنامێ بە تاکیت ئێمە باوەڕمان وایە کە کۆمەڵە گەنج وە بە گەنج و بە تەمەنی تریش لەگەڵماندا هاوکۆک و هاوبیرینەوەی کە لە ئێستادا لە دوای ساڵی 2016 لە کوردستاندا باشە پرۆسەی هاوسەرگیری دەتوانین برێن تا ڕادەی نیوە تا فەشەلی هێناوە هۆکارمان هەیەوە دلیلمان لەسەرەوەی کە لە حالت وا خەریکە بتە دیاردا هەڵوەشانەوەی خێزان و پرۆسەی هاوسەرگیری
پێمان باشەکە لەو حالەتەدا نەکرێ باشترە ئەیتر کە لە نەکردنەکەی باشترە تو کۆمەڵک قەیرانی هەیە لە پاڵ کۆمەڵە قەیراندا تو دەوێت پرۆسی هاوسەرگیری پێک بینی باشە ئیتر ئەو قەیرانە سەبر گەورە دەبیت تر دواتر نەتیجەکەی نابیتن ئەنجامەکەی دیارەکە جیاببوونەوەی لە جیاببوونەوەکەش منداڵێکە دوودانەیە خەسارەمەندی ئەو پرۆسی ئەو پرۆسی نەکردنەکەی لەکردنەکەی باشترە دروشمیەوە چیە و کوڕێکخراوەکەتان دروشمەکەمانەوەی کە سینگلین و ڕقمان لە کەس نییە و ژیانمان خۆش دێ تا ژیانی گەنج تا ئەو پێکهاتانی کە بۆ پرۆسی هاوسەرگیری هەیە و لازمە باش نەکرێت مساعدەی باش دەبێت نەکرێ باشترە ئەو لایەنانە مەبەستی بەس پارەیە لایانی مادیە نەخیر بە دەرەجەیەک پارە نییە ئەومان نییە کە بنین فۆکسەمە لەسەر پارە بیتن بە نمونە ئێستا خێزان لە سوید خێزانی ڕەوەندی کورد لە سوێت خۆ کێشەی پارەی نییە هۆ لە نەرویج لە ئەوروپامە لە باش ئەو دیاردەی کە ئێمە باسیەکەین دیاردەی ناتەبایی ژنومێرد ینی ڕێک بزاد من هەمیشە حەزەکەم لە بەرنامەکانمە باسی شتێکی جوزئێکی بچوو بکەین لەم جوز ئەبچووکۆ بچینە ناو ڕووداوە گەورەکە نەک فریای یەک ینی باسی هەزاران مەشاکل پێین اینجا بینە ناوە هەڵبەتە ئەمە ڕژبینی نییە ئەم بەرنمێش مەسجی ئێمە ئەوە نییە خوا نەخواستە ئێمە هاوسەرگیری و پێکەوە ژیان ڕەتکەینەوە نەخێر ئێمە مەبەستمان ئەوەیە بۆچی ژن و مێردەکانی کورد ئەتوانم بڵێم زۆری نەیە کەمینە با ڕقم نەڵین بەڵام زۆربەی کات کە ژن و مێردەگە بینی لە هەر شوێنێکە دەمولوتیان ناوە بەیەکەیانی ئەگەر ینی لە یەک ماڵا بن و گواستپێتەوە فەتری دەستگیرانی نەبێم دەمولوتەی راوە بەیەکایتر ئێمە باسی و دیاردەیەکەین ئەم دیاردەیە بەشێکرد لەو فەلسەفەی ئێوە وای کردووە کە ڕێکخراوێکی بۆ دانێ ئەکییت بە تاکەدی کاک دەروون ژن و پیاوی کوردی کە دەستەناو پرۆسی هاوسەرگیری ممکن ینی بە نسبەتی سەتای زۆر کەم نییە لە دوای ساڵێکی برێ پرۆسێکی باشە و بیکە هیچی وەنی هەم دەری خۆت توش کرد نەکەی دووبارەیە خۆم توش کرد ژیانی سینگلی خۆشترە ئێمە دژی پرۆسی هاوسەرگیری نین کاک دەروون وەکەوە کە نامان نەڕوە ئەمە دژی هاوسەرگیری و بوانێت کە وەچە نەخرێتەوە بڵێن ئەوانە ڕێژەی کورد زیاد نابی ئەوانە مەسەبب نەخێر ئەمە لەگەڵەوە دانینە بەڵام دەبی مساعد و سەپۆرتەکان باش بیتین یانە ئەمە ڕخنەی خودی خۆشمانەیە لە هەم لە کەس لە کوڕ ڕخنەکان لە خۆشمان دەگرین لە کۆمەلگای دەگرین لە حکومەتی دەگرین لە هەموو لایەنەکان یعنی ئەوە پێتان وایە تاچی کورد لە ڕووی فکرەوە لە ڕووی باگراوندی معریفی و ڕۆشنبیریەوە ئامادە نییە بۆ پرۆسێ نەخێر لە ئێستادا لە ئێستادا نەخێر باش تینەکەی لە پرۆسەکە لە کۆی پرۆسەکە ناگا باشە لەسەر هەدەفی بۆیە وایە تەم شاکە کاک دەروون کچی کورد حەز دەکات پیاوەکەی دەکەی تا دەمری نزار قەبانێوی باشە ڕێک دەبی نزار قەبانێوی باشە پیاوەکەش دەوێت ڕژنەکەی تا ماوەکە پۆڕۆستارە تەحمل لەگەڵ بکاتن ڕێک وایە یعنی بە نسبەتی زۆر تخوا بووە پرۆسی هاوسەرگیری لەسەر یاری پۆبجی هەڵۆشێتەوە تخوا بووە لەسەر فەیسبوک پرۆسی هاوسەرگیری فەشەل بینی داتای زۆر سیرمان پێ ینی لەسەر شتی زۆر سیر ینی هەڕوو نایە لە بەرنامەکە باسی بکەی پرۆسی هاوسەرگیری هەڵوەشاوەتەوە بە هەرخان جەنابەت لە دەرەوە ژیانت کردووە و ئەزمونێکی ژیانی خێزانداریشە هەیە و هاوسەری بەڕێزیشت وەزیری ڕۆشنبیری پێشووتر ڕێزمان هەیە بۆی لێرەوە من نامەوە مێوەکو خۆت قسە بکەی لێرە نەگۆ کۆی کە خانمێکە کۆپی ژیانی کۆمەڵایەتی خۆتمان بۆ بکەی ئیتر ژیانێکی سەرکەوتویان ژیانێکی سەرکەوتو نییە ئەوە بۆ خۆت ڕاچیە لەسەر ئەوە ڕاچیە لەسەر ئەو گۆشەی ئێمە بەردامەمان لەسەر دروست کردووە لەسەر ئەوەی کە ئەڵێن بۆچی ژن و مێردی کورد دایمە دەموچاویەوە بەیەکالەیەک پێم وایە ئەساسی قەزێکە عیلاقی بەوە هەیە بۆچی خەڵک زەواجەکات یعنی ڕۆیامان چیان هەدەف چییە لە زەواجکردن تێگەیشتنی ئێمە کەڵتورمان دینەکان هەموو ئەوە تەوجیهیان کۆمەلگا ژن و پیا و گەنجەکان بە ئاراستەیەکە بە ئەبێ لە تەمەنێکی دیاریکراوە زەواج بکەیت چکە گەر زەواج نەکەی احتیمالە تووشی شتی خراپ ببی احتیمالە چاوت لەسەر ژنی خەڵک لەبەر هەموو ئەوانە خەڵکەکە تەشجیعەکە زەواج ئەو شوێنەیە کە بەڕی ئەمانە ئەوەیان بردوتە مێشی خەڵکەوە لە ڕاستیە زەواج بەڕی ئەمان نییە بە قەنەعەتی منیش یعنی زەواج ئەوە نییە شەر نییە بەڕی ئەمان بێ زۆر کەس هەیە کە مێردی نییە یان ژنی نییە زۆر مرتاحە زۆر کەسیش هەیە مرتاحە کە زەواجی کردو بۆیە بەڕی من نسبیە بەڵام 100% تۆ بە تەفاعولەوە وتت کە لە دەکەس 8 کەسە بینە منە مرتاحن من زۆر جار هەر دە کەسەکە بینە منە مرتاحن بۆیە ئەساسی ئەوەیە
ئێمە مەجبوور یعنی کۆمەلگا وای لێکردوین ئەبێ زەواج بکەین نەک لەبەرەوەی حەز بکەین زەواج بکەین ئەبێ زەواج بکەین لەبەر کۆمەڵێک هۆکار خێزانەکانە بارودۆخی ئابوووریە کۆمەڵایەتیە نەزرەی کۆمەلگایە لەسەر کچێک کە شووی نەکردوێ لەسەر کوڕێک کە ژنی نێنابێ هەندێک ئازادیە کە تەسەورەکەین ئەگەر زەواج بکەین ئازادیەکانمان زیاترە بێ بە زۆر جار نەک زۆر جار هەموو کاتێک کە زەواجەکەی ژنە و پیاوەکەش ئازادیەکانیان سنووردارترە بێت مەسئولیەتەکان زۆر قورسترە بۆیە پرۆسەکەشە گۆڕێ لەو خۆشەویستی کە وتت خواخۆیانە بە یەکتری بگەن ئەوە ڕاستە بەڵام خواخۆیانە ئایا بۆی پێکەوە بژین یان لەبەرچی هەیە حەزەکە مناڵی بێ هەیە حەزەکە لە ماڵی باوکی ڕزگاری بێ هەیە حەزەکە بارودۆخی ئابووری چاکتر بکە هەیە حەزەکە ئازادتر بێ بەڵام ئەم عیلاقەیە لە پاش ماوەیەکی کورت نسبیە ناتوانم بڵێم 2 مانگ 3 مانگ ساڵێ ئەگۆڕێت لە 2 کەس بۆ کەسێکی کە عیلاقەکە ئەگۆڕێ بە عیلاقەیەکی زۆر ناهاوسەنگ بەوەی کە ژنێکی خۆشەویست بۆ پیاوەکەی کە خەونی ئەبینی لەگەڵ یابژی سیرەکە خەونەکانی ڕەوایەوە پێویستی بە سێکسە مرتاح بوو تێر بوو لە سێکس پێویستی بە مناڵی بوو سیرەکە عیلاقەکە گۆڕێ لە عیلاقەیەکی خۆشەویستەوە بۆ خزمەتکار ژنەکە دەوری خزمەتکارە بینێت لێرەیە ئیشەکەیەوەیە بەس مناڵ بەخێوکە ئیشەکەیەوەیە پیاوەکەی مرتاحکە ماڵی خەزوری مرتاحکە بۆیە ئێمە شەراکەت نییە یعنی زەواج ژن و مێرد پێکەوە شەریک نین ئێمە بۆیە کاڵە مەفهوممان چیە بۆ زەواج ئایا ئێمە پێویستمان بە شەریکێکە پێکەوە بژین ئیدارەی ئەو ماڵە بکەین بچین پێکەوە بۆ سەیران بچین بۆ ماڵی خزمەکان دەردی دڵی بۆ یەکتری باسکەین یان ئێمە احتیاجە ئابووری جەسەدی جنسیەکانەکە هەمان پێم وایە زۆربەی حاڵەتەکان ئەوەیە بەس بیرمان نەچێ کەڵتورەکە بەوە ئەمان بە و بەڕاستی جارێککە یعنی ئەمێ بڵێمەوە کە تۆ وتت کە دوای 2 مانگەڵێ ئەوە چییە ئەڵێ مانگە نازانی مانگە تۆ بە تۆزە جوانکاری تیاکرد پێڵێن کوێراییتدا هاتۆ نازانیەوە مانگە یعنی ئەوە شەیە لەوە قوڵترە بۆیە هەتا قەنەعەتمان وابێت کە ئێمە پێویستمان بە شەریکێکە لەگەڵی بژین هەتا و کاتەیە توانین مرزیش نییە هەتایە تەلاق شتێکی زۆر سروشتیە زۆر سەحیە با بۆ ترسە سەیری تەلاق نەکەین مادەم تەلاق زۆرە نابێ زەواج بکەین نابێ هاوسەرگیری بکەین من تۆ کەسێکی تر مرتاحین لەگەڵ کەسێکە هەتا 2 ساڵ 10 ساڵ 3 ساڵ بەس دوای شەر نییە خۆشەویستی بمێنێت طبیعیە نامێنێ یعنی دەیان کەسێ ببوورە سەدان کەسەیە لە چیرۆکی خۆشەویستی زۆر گەورەیانەیە تەحەدای خێزانەکانیان کردو زەواجیان کردو بەس کە پێکەوە ژیان هەستەکان ناگونجێن بەیەکەوە مەشاعریان نامێنێ مەشاعری ئینسانە ئەگۆڕێ بۆ یەکێکی کە بۆیە نابێ حکمی ئەبدی بێ زەواج یعنی ئەبدی نەبێ مەرحەلەیەکی دیاری کراوە لەگەڵ کەسێکە مرتاحن پێکەوە دوای قەچەکە بازیا بنەوە من وەکو خاڵی خۆم سیر دەکەم دکتۆر جان بۆیە جاروبار پێت هەڵێم خاڵە ویستە بڵێ چی بە کورت بەهرخان ئێمە ناڵێن کە مادەم تەلاقەیە نابی زەواج بکەن نا بەس تەلاق لە دوای ساڵێک لە دوای 6 مانگ لە دوای 4 مانگ قوڵە ئەم مناقەشە قوڵە لەم ڕوومۆچیەوە هات یعنی ئەم ڕوومۆچیە ئەمەی لە پشتەوەیە ئەکیت بلەوە دەروونجان باشتەکەت پێ بڵێم دەزانی کچی کورد تەبان ڕەمەڕەخ لە کوڕەکانیش دەگرین کچی کورد کوڕی کوردی وەکو دێوەکەی عەلادین تە بەرچاوی شەخپەت لە خوێدێت دەرەیتر تەڵەبی دەست دەکاتن ئەوەندە مسقال زێرە ئەوەندە خانیە ئەوەندە فلانە ئەوەندە فلانە ئەوەندە فلانە ئەوەندە فلانە ئەوەندە فلانە هەموو شەشی داوای دەکاتن جاران پێشتری خادیمەکی دەویست خادیمەکی بێگانە دەویست و سەفەرێکی ماڵتا و ئەنتاڵاشی دەویست ئێستا کە شکر بەوەی و قەیداندارەیە ئەو شتە نما باشە ئیتر ئەو پیاوە و قدرەتەی نما نەیدەتانی هەموو قۆدەی ساڵێک بوو من پێم وایە ئەوە بەتەنها کاک دەرون ئەگەر ئیجازە هەبێ دوو شت هەیە ئێمە یەکتری ناناسین چکە کۆمەلگایەکە کچ و کوڕ دابڕاون لە یەکتری تەنانەت لە خوێندنگاکانیشا دابڕاوین لە یەکتری لە ئیشیشا دابڕاوین باشە بەهارخان یەک ناناسی کاتێ زەواجەکەی نەژێر سەقفێکەوە پێکەوە یەکتری بۆ دەرەکەوێت فعلا دوای 2 مانگ لە ئیزعاجە بێ هەیە طبیعیە ڕاستە باشە بەهارخان ئەمە تۆزێک بەڕاستی کراوە قساکەین و حرەکاتی دینی لە کوردستانە هەمیشە لە مەسەلەن هەندێک جار مامۆسایەکیانی بەڕێز گوێ لە کاتژمێرێک بەرنامەکە ناگرێ یەک سوچی بەرنامەکە و بۆگرێت و ڕەخنەیەکە و تارەکە و خۆی سەغڵە دەکا لەسەر مینبەرەکانەوە لەگەڵ ڕێزمانە بە ئەو پیاوە ئاینیانەی کە ممارەسەی ئیشەکەی خۆیان بە بوێری و بە جوانیەکەن بەڵام هەندێک کەسی شێ بۆ خوێندنوانی خۆی هەندێک مامۆسای ئاینی بەڕێسەیە 2 دقەی بەرنامەکە و دەرێنێ و ئیتر بۆ خۆی بەشان و باڵێ من هیوادارم ئەم 2 دقەیە دەرنێنی ئەگەر قەرار بێ دەرێنن من ئەو پرسیارە لێکم ینی ژیانی پێکەوە بوون با بڵین ئەوەی کە هەیە پێدوانیە ئەم مۆدلەی کە لە
لێرە ممارەسە ئاکری و هۆکاری ئەو دەم و چاویان بێکە ئەو دوژمنایەتە گەورەیە ئەو مۆدلە پێدوانیە مۆدلێکە کە ئێستای ژیانی مۆدرن قوبولی ناکە مەسەلەن بۆ نمونە کوڕوکچێ قەرارە بەیەکەوە بژین یعنی دەردی کاک نەبەزوتی ئەمەنە مسخاڵ ئەوەنە ئەو دوو ئایلە تێگەین دێ شەکرا و خواردنەوە بیپسی هەڵپەرچێ ئاڵتون مامی ئەم رازینە مامی ینی ئەکرێتە پرۆسێکی ئەمەندە قورسەوە لە پێناوی کە لەگەڵ کەسێکا بژی ڕەنگە ئەنجامەکەی ئەو بێ پێدوانیە ئەم پرۆسی پێکەوە بوون تەنها بریتە لەوەی کە ئەم دوو کەسە ئەڵقە و زەواج و تلیلیلی و حەفلە دروست بێ یان مەلایەک وتی دەستی خستنە ناو دەستی باوکەکەی بوو نا بێگومان زەواجەوەنێ پێم وایە ئەم شێوازە تەقلیدیە وردە وردەوا خەریکە ینی لەگەڵ پێشکەوتنی کۆمەڵگایە لەگەڵ گۆڕانکاریەکانی کە هەیە بۆ شێوازە تەقلیدیە نابێ هەر بوویەشەوەنە تەلاق زۆرە چکە جارێ لەلایەک هەموو مؤسساتی دینی کۆمەڵایەتی دواکەوتو ئەوێ بۆ تەوەجوهە تەقلیدیە بیهێڵێتەوە لەلایەکی کە کۆمەلگا پێشکەوتووە کچ و کوڕەکان مێشکیان کراوەتر ئیتڵاعیان هەیە لەسەر تەجاروبی دنیا لە ڕێگەی تەکنەلۆجیاوە پێی وایە ئەو نمونەیە سەرکەوتو نییە بۆیە لە بەشی یەکەمی ئەکەوێتە دوای قسەی مەلایەک و دوای باوکی و دوای قسەی دایکی بەڵام لە بەشی دووهەمی دوای ئیرادی خۆیەکەوێت جیابێتەوە پێم وایە ئێمە بێگومان هەتا بڵێن زەواج نیوەی دینمان تەواوەکە نیوەی دینەکەمان تەواوکە هەتا بڵین زەواج تەکامل ئەیا بە ژنیان تەکامل ئەیا بە پیا و زەواج وەسیلەیەکە بۆ مناڵبوون زەواج وەسیلەیەکە بۆ ئەوەی کە ئازادتر بی ینی بەفاهیمە تەقلیدیە من پێم وایە هەمووی هەر فەشەلە تەنانەت ئەوەشی پێکەوە ئەژیت ئەوەی کە پێکەوەش ئەژی هەتا ئەژمرن پێکەوە ئەژین ئەگەر اختیاریان بیتە دەست هەر لە بیدایەتەوە نایانێت پێکەوە بژین ئەوەندە فاشلە دەسەکانە خۆش دکتۆر هەستەکەم تۆزێ قسەکانێ بەدڵ نییە دامەژ ڕای خۆمەیە دەفەرم ئەو بابەتێکەیە و باسی دەکەن زۆر لە زیاتر لەوە هەڵدەگری جارە دەبێن بزانین هۆکارەکان چین ئێوە باسی مرومۆستان کرد باش مرومۆز وە دەزانە هەروە لە خۆڕە مرومۆز دێ هۆکاری زۆرە باش هەندێک کەس لە ڕووی کەسایەتی و خۆی مرومۆچە زۆر کەس دەیبینی دەرێ وڵامە کەسایەتیش و تووڕوتوندا ئێمە کاکە دەمدەمیە ئێوە دەبێ بزانن کەسایەتی چییە هەر یەکێک ئێستامە چا کەس لێرەین کەسمان بەیەکتری دەچین نا بەهارخان و کاکە نەبەز و تۆش بەس دکتۆر تۆ بەگەشتبینی خێزانی خۆت و نانا من لەو ڕاگەشتێ لەگەڵ خاڵۆژنمە نانا خاڵۆژنت خۆش بێ من لە ڕوانگەی ئەوەی کە تاجێکم لە خێزان حەزم لێ بە شێوەیەکی ئاکادمی و زانستی جوان بوارم بدەیتێ باش ئەمان جوان قسەی خۆیان کرد باش دەبێ منیش دەردی دڵی خۆم و بەلگەی بێن بۆ دەیڵ یەکەم جارێ لەسەر مرومۆچ و دەم و چاو دەبێ بزانی چییە مۆنی من وتم کەسایەتی سێ ڕەهەندی هەیە ژیری زانیاری سۆزداری ویژدانی جوولەی کارامەی پیشەی کەواتە مرومۆچی دەم و چاو خۆی بەشێکە لە کەسایەتی یعنی کەسێک نییە مرومۆز نەبێ بەڵام هۆکاری هەیە ئایا ئێمە لە خۆڕا مرومۆز دەبین بۆ ئێستا دڵما خۆشە لە شوێنێکە دادەنیشی ئەو ژینگەیە ئەو ژینگەی ئەو تاکەی لە دەژی ئایا یەکەم ژن و مێردەکەیە وەکو کەس دووهەم ژینگەکە فراوانتر دەبێ کوڕووکت دوایە فرەوانتر دەبێ ژینگەکەی خێزان داپیرە و باپیرەشی هەیە لەگەر هەیە برای لەگە دەژی ئێمە نابێ هەمووی گشتاندن بکەین ڕاستە مرومۆچی زۆرە بەڵام بەو شێوەش نییە ئایا مرومۆچی پێش 10 ساڵ وەکو ئێستا بوو نەخێر ئایا پێش کڕۆنا ئەم مرومۆچەیە کە ئێستا هەیە تۆ دەێن لە ناو ئۆتۆمبیل و لە شەقام و لە چێشخانە هەبوو ئەگەر هەش بێ ڕێژەکە بۆ ئاستە نەبووە کەواتە سەردەم بارودۆخ هۆکاری ئێوە باستان کرد بەڵام بە هۆکارێکی گرنگداکانە ئابووری من پێت دەرێ باش نەماڵی بەزەنگ نەکەوشی تەنگ باوڕ بکە هەبوونی هەموو ناتەواوێکدا دەبەشی لەبەرچی من قسە بکە قسەتان کرد من با بۆتان پێداویستی هەیە هەندێک پێداویستی تاکەیە پێداویستی تۆ یەکەم باست کرد سێکسی دەکەوێتە خانەی پێداویستی سەرەکی وەکو ئاو و هەوا و خواردن و خەوتن و سێکس هەر پێنجیان دەکاوێتە ئاستی یەکەم لە پێویستەکانی ژیان دواوی چ دێ داوی ئارامی دێ ئەگە ترس بێ با ئەوانەشت هەبێ هەز بە ئارامی ناکەیت دوای ئەمانە ئینجا ڕێزگرتن دێ ئینجا خۆشەویستی دێ ئینجا هێنانە دی خۆت باشە بەڕێزان
ینی ئەگەر بێت و ئەو هاوسەرگیریە لەسەر بنەمای خۆشەویستی و ڕێزگرتن و تێگەشتن نەبێ بێگومان ڕومۆسی تێدا ئەنجام دەدرێت. مامۆساجان تۆ پرۆسەیەکی زەواج بەم جۆری کە باسمان کرد هەیە کە ئەلاو لە ناو سارەکە ڕێک ئەڵەی دوژمنی یەکەن ینی ئەی بەرامبەریش بۆ نارێ پێکەنین و زەردەخەنە شەی ئەوە زۆر کەمە بەخوا زۆر کەمە کوانی بەخوای بەد لە سناپی هەیە بەد لە سناپی قسەیەکی جوانی پێک باسی سناپەکەی کە ڕاستەکە بۆ ئامارانی دادگا دوێ بۆ ئامارانی دادگا باش خانم جان سلااوەکە لێبێ سلااو لێبێ زۆر سپاس کە بەشدار بووی لە بەردامەکەیە و وەکو دیاردێکی زیین و لەگەڵمانە بەشداریت سوپاس دەکەم دووبارە ینی من بۆیە سوپاسی ئەم بەڕێزاناکەم کە وەکو نمونەیەکی زیین و بەشدارن لەگەڵمانە لەبەرەوەی بە هەر جۆرێکیش بێسا بەو جۆری کە دەنگ و ڕنگ و شقلیشە پارێزراوە بەڵام کەسمان وەکو تۆ لە ناو ڕووداوەکانی ڕەنگە ژیانی هەر یەکێکمان بە جۆرێک بێ. خانم جان مڕۆمۆچی ئەم دیاردەی کە ئێمە باسیەکەین چ گاریگەریەکێ بوو لەسەر ژیانی خێزانی جەنابەت و بۆچی گەیشتە ئەوەی پێم وا بێت جیابوونەتەوە؟ سڵاو کاک دەڕم ناوەڵە هێشتان گیان نەبوومەتەوە بەردەوامم بەڵام مشکلێکم هەیە لەگەل پیاوەکەم گەورەترین مشکلەی من ئەوەیە کە پیاوەکەم کێشەکانی خۆی لە بۆ من باز ناکاتن یعنی هەرچ دەبی دایم تووڕەیە دایم دەموچاوی بەیەکە و مۆنە و هیچ کێشەکانی خۆی لە بۆم باز ناکاتن کە پێشی دێڵێم ینی چیتە وەرە بۆم باسی بکە ینی تووڕە دەبێت تووڕە دەبێت و دەموچاوی ڕازمۆن دەبێت و دەشتە دەرەوە ینی شتم لەوە باز ناکات و کێشەی مادی و شتی واشمان نییە ینی گەورەترین کێشەی من و پیاوەکەم ئەوەیە کە گرنگی ناداتم بە ژیانی هاوبەشی نێوانمان ینی وەک هاوڕێ نین هەست ناکەم کە ژیانێکی هاوبەشمان هەیە دەبیشتم لە بۆ باس کاتونە ئەوانە دایم تووڕەیە کێشەی من ئەوەیە و حەزیش ناکەم وابێ ئەگەر هەروە بەردەوام بێ ئەم ناتوانم لەگەلی بژیم و ناچارم لی جیابمەوە. دەستخۆش دەبا ئەو بەڕێزە زۆرگرین بۆی کە هەردوو نمونونەکەمان لابێ مامۆساوە ئەم خانماڵێ مشکلی مادیشمان نییە کاسەکەشیان پڕە و ئاشتی ماڵ نییە. برای ئەزیزم سڵاو لێبێ هیوادارم باش بیت هیوادارم تەندروستی و باش بێ لەم زروفی کۆرۆنایە سوپاسی جەنابیشتەکەم کە بەشدار بووی لەگەڵمانە ینی خەمەکەی خۆت ینی ئەو بابەتەی کە ئازارتەیە وەکو دەردەدڵیەک لە دەروون و دیاردەوەیکەی پرسیار لە تۆش ناکەمەرەوە نە پێت هەڵم ئەم دیاردەی ئێمە باسیەکەین ئەم نەگونجان و دەمولوددان بەیەکانەی نێوان ژنومێردی کورد بۆچی وای کردووە بۆ ئەو خانمەشم ئیشەڵات پێکەوە ئەژینەوە ئیشەڵا بەردەوام ببنەوە بۆ شێوەی کە خۆتانەتانەوێت نازانم جەنابێت جیا بوویتەوە یان نە بەڵام قسەی جەنابیشە چێ فەرموو؟ سلال تجربن کاک دارم سلال میوانی تجربن راستی او تشتیتم سرجیاب ورگل هفجینا خوما زواجا خوب دیما اینایی که شما تشتا او مرومانیا دمو چاویتوی بیار ساریتوی رادی هاربی بدی ما وقتی دای که بابت مجی من او تشتا دای که بابت خدا دید وقتی بابی من شولیت بعد گره مال تا توا دایکا من نچو پیشوازی لیب کرد نچو گرمی خیرهانه لیب کرد و تشتایی که جام بو بید نپیش ولی بری از زواج جیب کم مدگل هفجینا خو گوت من گوت بس تو گل من یا متمچویت گلت مروموش نبن تمچوی که رخساره که رکوپیک تهبی اگر تمش مشاکلک هست که شک هی وره بو من بیجم نه پیش مراد مچویت خو مروموشی و تشتا بو من نبیجی دەست ولی 2 ساڵە من ئەم هەڤژینی دەست ببین مە تشتێکی وسا نەدی بەر هەندێژیەوە 8 مانگی ئەسلی جودۆ بیا دەستخۆش بەداخەوە و هیوادارم ژیان بۆردووکتان بەردەوام بێت ئەم کوڕە بەڕێزەوتی من لە باخسەکانی دووبارە نەکەموتی من لە دایک و باوکی خۆمەوە تووشی ئۆقدە بووم بەوەی کە هەمیشە کە باوک ماتەوە دایکم دەموچای یابوو بەیەکە تاکە یەکێک لەو شتانی کە بە خێزانەکەم وتووە ئەم شتەنەکە وتومەتکە دەموچاومەیە بەیەکالێم ڕێک دەموچە ئەمیش هەمان شتی دایکمی دووبارە کردو کە بەرامبەر باوکمی کرد کۆتاییمان بە پرۆسەکەێنە بەداخەوەی سا دوورکەوتونەتەوە خانمی یەکەمی ژووتی لە ڕووی مادیشەوە کێشەمان نەبوو بەڵام ئەوە دۆخە جێت لە خانمی یەکەم گرت دەبێت جێ لە پیاوەکەشی بگریت ئایا ئەویش چێ دەرێ هەمان گلەی نییە دەبێت ئێمە بزانین بۆ پیاوەکەی من ڕوومۆچە یعنی ئەم کە پیاوەکەی وایە ئایا چارەسەری هەولێشی داوە
بتوانی دەردی دڵی پیاوەکە لەگەری دانیشی جێری بری چکەمە وتمان تێگەشتن دەبێ هەبێت لە هاوسەرگیریە با ئێمە تۆزێک منطقی سێریی حاڵەتەکە بکەین ئێستا ئێمە دوو ڕوودامان وەرگرت کاک نەبەست بەهارخان ئەم خانمە ئەگەر ینی من ئەم پرسیارەکەم ینی بۆچی ژن و مێر گەیشتۆتە ئەو شوێنەی خانمێک دەردەدڵی خۆی بۆ تەلەڤیزۆن و بۆ بەرنامەیە بکە بەڵام نەتوانێت بۆ مێردەکەی خۆی بکە وەنیە ئەگەر بنەمای تێگەشتن لە یانی تۆتێ بە مێردەکەی بڵی بە مێردەکەی بڵێ نەگەر تۆزێ مەجای تیاابێ بێ ئێستا من پێش ئەوەی هاوسەرگیری بکەی لەگەر یەکێک کۆمەڵی بنەما هەیە ئاەت لێک تێگەشتن هەیە خۆشەویستی هەیە ڕێزگرتنی ینی پێش ئەوەی هاوسەرگیریەکە پێش ئەوەی واژۆ بکەن چی پێ دەرێن بە کوردی برێ گرێ بەستی گرێ بەستەکە دەبێ ئایا ڕێکەوتون مرۆڤ لە ژیانە هەر جیرروگرف دەبێ ئایا ڕێکەوتون ئەگە شتێک ڕوویدا جێلێکتری بگرن ئایا ئەگەر یەشێک هەڵی کرد بەرامبەر ئەویتر پێ لێ بنێ بەستی هاوسەرگیریە ئەو شتانێتی هەیە چۆن نییە خۆ تۆ بەنووسی نای بەس من کە دێم بۆ نمونە ئەگەر ئاسی ڕۆشنبیری و ئاستی ئابووری و کۆمەڵایەتیم نزیک بی لە یەک من ئێستا بۆ باشە بەهارخان بارخان لە ئەنجامی ئەم ئێستا کاتێنێکانە مەرجە دوو کەس تاوکەم باشە دەمێکە قساکەی دکتۆر نییە چۆن مەرز نییە دوو کەس دەبێ ئاوکوفی یەک بنیان چۆن یەکێک لە خێزانێکی زۆر هەژار و یەکێک دەوڵەمەند یەکێک خاوەن بڕوانامەشی بەرز و یەکێک لە خوێندەوار ئایا دەبیتە یەک وڵات جاری وایە هەردووکیشیان مامۆستای جامیعان ئەمانە نمونەی کەبن پێم وایە ئینسان خۆی کۆمەڵێک متەناقزاتە یعنی حاڵەتێکی طبیعیشە ئینسان کۆمەڵێک دژ بە یەک لە ناو کارکتەری ئینسان و قەنەعەتەکانی هەیە بەڵام بۆەوەی بتوانین لەگەڵ کەسێک بەردەوام بین عادەتەن من تەنازولەکەم لە هەندێک شت بەرامبەرەکەشم تەنازولەکە بەڵام حەدێک هەیە بۆ تەنازل کاتێ بگاتە ئەوەی کە ئەو نمونەی ئەو خوشکە کە پیاوەکەی ئەو هەر بە شتێک نازانێت لە ماڵ حسابی بۆ ناکە دەردی دڵ و بێتاقەتی خۆی ئەکید مرتاحی سەردەست و بنداست ڕاوستە ئێوە لە باتی من خۆ ڕێزم هەیە من زیاتر ڕێزی ئافرەت دەگرم بەڵام نابێ هەردووکیان قوربانین هەردووکیان قوربانین هەریەکە بە جۆرێک دکتۆرجان خۆڵم خزمەت بکەم باشە ساڵانی 1995 باشە ساڵانی قەیانە گەورەی کوردستان باشە ئابووری داتەپی و باشە بەڵام بۆ ڕێژێ جیاببوون نەبوو خۆ ئێستا لە کوردستان بە شێوەک لە شێوەکان ئابووری بەرز بووتەوە و خەڵکە تەحویە هەیە و باشە کەسانی خوێندەوار باشە ئەو جیلێکە ئێستا کە زاواز دەکات حتمما خینی ئەو فیشارە دەرونیەی کە ئێستا لەسەر تاک و خێزانی کورد هەیە لە زمانی کۆڤید-19 هەماشتی نوۆتەکانە ڕاستڵی مامۆستا ڕاستە بەس یەک شت ئەوەی کە وای کردووە نەموچایە بەهارخان نەدەرەوە هەیە بەس بەهارخان ئەگەر سەیری سۆشیال میدیا ئەگەر سەیری سۆشیال میدیاکەین لە فەرد لەو فترەیە کە منعە تەجەول بوو خەڵکە بوو لە ماڵەوە بێ نسبەی تونوتیژی زیاتر بوو نسبەی نامرتاحی هەر بەرنامەمان لەسەر دروست کرد ڕاست ببینیم بەرنامە پیاوەکان ئەسڵەن مشکلەکانەوە بوو مردین 24 ساعات لە ماڵەوەی ئەوەندە نامرتاح پێیوا بوو لە سجنایە باش ئەوە بۆتەوە ئاساسەکە من نامرتاح باشە بەهارخان لە نەتیجەی ئەو مڕومۆچی و پێکەوە ژیان بە زۆرەی ژن و مێردەکان لە کوردستانە ئەو مناڵانەی کە دروستە بێ ئەو مناڵانەی کە لەم بەینا دروستە بێ مناڵی تەندروستە بێ بێگومان تەندروستنی نەبۆ خۆیان نەبۆ کۆمەلگا هەمان ئەزمونونەکان دووبارە ئەکەنەوە لەوانەیە ببنە مڕومۆچتر تەجروبەی ئەو براکەەوە تا ئەو پیاوە فۆبیای دایک و باوکی لە خۆیان بینیوەتەوە کاک دەڕون ئێمە لەگەڵ چەند ڕەفیقەکەم تایبەت دکتۆردانە باشە ئەو دیاردانەماندی بیرمان دروستکردنی ئەو کۆمەڵەیان ئەو پارتە کردەوە باشە هۆکارمان لەم نەسیدایە باشەمە ئەسبابمانێک کەوای دەکەن ئەو منداڵە ئینسان بەپێی هەموو شێوەیەک دکتۆر لەوانەیە خۆی خەبری لەو حالەتە تا 18 ساڵی پێویستی بە پەروەردەکردن هەیە باشە منداڵ باشە ئەو منداڵە ناکەی لە بینی داک و باوکی بێ بچی هەفتەك ڕۆژێک ساعاتێک لا ئەوی 2 ساعت ئەو منداڵە من پێی دەڵێم داونلۆد کرا منداڵێک داونلۆد بوو لەو پرۆسەیە بۆ قەیران بۆ بارگیان لەسەر حکومەت خۆی داچی باشە دەستە ماڵی باوی کچەکە دەمێنەوە مەسروفیان دەکات سەرێ باشە باوەکە ئەو مەسروفەی ئەو منداڵی نییە باشە لە کاتی تۆ غۆرە قەیران دروستکوار ئەو منداڵە یەک پارچە قەیران دروست دەبیتن بە شێوەیەکی تەندروست زەواج ناکەی لە کوردستان
بە سێویش تەندروست پێکەوە ناژین. یعنی تۆ قەرارت داوە تەپشاکە تۆ قەرارت داوە زەواجە سونەتەکەیەوەی کە لە کوردستان ئەوەی کە ئێستا با بڵین لە وڵاتە ئیسلامیەکانە ئەو ئیسلام دین و بەپی دین و بەپی ڕێنمایە دینیەکان و شەرعەکان ئەکرێ مەبەستە ئەو زەواجەیان هیچ هەموو پێکەوە ژیانێک ڕەفزەکەنەوە ئێوە کاک دەرون من ئەگەر بچم بۆ خوازبینی کچێک باشە بیوێ بە شریعەتی ئیسلامی مارەی بکەم بەڵام بە شێوەشی ئەوروپی لەگەری بژیم لەگەری ناژیم باشە ئەو بیوێ بە شریعەتی ئیسلامی مارەی بکەم مافەکانی وی تەسبیت بکەم وای دابنێ وای دابنێ کتابەکەم بۆ دانێ خاڵەکەم بۆ دەنج کە دوای ژیانێکی ئەوروپی لەگەڵم بژ بێ لەگەڵم یەک دنیا مەسرفاتم پێ بکە دواتش پێشم بڵێتم وەرە لە پێکەوە یەکسان دەبین خۆی پیاوە من خۆم باز ناکەم باشە لەوانێ خۆم ئابی نەکەم پیاوی کورد بۆ پیاوی کرددایم لەگەڵی دایم خۆک لە پێی خۆی دەسادە چۆ خۆی ئابووری بەڵێ بەڕێوی دەبات لە ماڵ باشە من نمونە مێ کچی هاوڕێم مانگانە 1970 $، ئەوەی سەیلەریتی لە کۆمپانیاکان باشە خۆی ئۆتۆمبیلی هەبووە خۆی برێ ئاڵتونیشتی وای بە کە شوی کرد هیچی نەبرتم بۆ گوتی نا باکوڕەکەی بیکە تێگەیشتنمانە بۆ نییە تێگەیشتن مەسەلە تەواوکەر نیە چکە پێی ئەڵێت قانون پێی ئەڵێ دین پێی ئەڵێ میدیا پێی ئەڵێ کۆمەلگا پێ ئەڵێ پیاوەکە بێ بەخێوتکە سێری سوۆسیال میدیاکە کە ئەمڕۆ هەمومانە بابڕێوە من ڕۆژانە دەیان مەسجێت بۆ ئەو گروپانەی کەتیایم بۆی بەختەوەر بیت بۆی خێزانێکی بەختەوەربی دایمە بزەردەخەنە بکە بۆ پیاوەکەت کە پیاوەکە دێتەوە دایمە چێشتی خۆش حازر بێ بە دڵی ئەو بە دایمە بۆنت خۆش بێ باشە پێی ناڵێ ئەی تۆ ژنەکە چیت ئەوێ بۆی پیاوەکە بیکا بۆی تۆش مرتاحبی چکە دوولایە نەیە تەوەجوهی کۆمەڵگایەکی دینی بەرەو ئەوەتە با ژن ببێتە ژن ببێتە وەسیلەیەک تەنها بۆ من بۆ خەبا من وەڵامی دەبووە نابێت تۆ بێ هەموو کە زوایە ئێوە گشتاندن مەکەن لە هەمان کات ئەو پیاوەی کە داوای وا لە ژن دەکا پیاوی شێ بۆ ژنەکەی وایە یعنی نابێ وا بڵێ وەڵا هەموو پیاوێک بەس دەبێ ژنەکەی زەردەخانە و ئیش بکە وەڵی پیاوەیە ئیش بۆ ژن دەکە زاردەخەنەی بۆ دەکات باوەشی بۆ دەکاتەوە لەبەس ژیان من بۆ خۆم دەژی من بۆ خۆم دەژی بۆ زوارە ڕاستیەکەی وایە تۆ دەتەوێت ژیانێکی ئاسوودە و بەختەوەربی دەبێ بەڕاستی چۆن ژنەکە تیندەکان دەبێت تۆ زیاتر کە دەرێ پیاو دەبێت پیاوەکە زیاتر خزمەتی ژنەکە بکە من کێساوەترم مەبەست ئەوە نییە من بڕوایم پێەیە و بۆ بەرامبەر ئەو کۆمەڵانی خەڵک کێسا پەخش دەکرێت لەوانێ بە میلیۆن کەس من بڕوایم پێەیە دەتەوێت بەخۆشی بژی دەتەوێت پەروەردەیەکی دروستی مناڵەکانت بکەیت ئێوە باسان کرد منال لەولایە و منال لەولایە ئەمە پەروەردە نییە دوو زۆرە پەروەردە نابێ دەبێت پۆردوچیان ڕێکەون چۆن مناڵەکان پەروەردە دەکەن من دەڵێم دایک و باوکەکان ئەگەر لێم تووڕە نەبن ئەوان پێویستیان بە پەروەردەی دروستە لەگەڵ ڕێزم پێش 20 ساڵ پێش 20 ساڵ دەروونجار پێش 20 ساڵ پێکەوتن لەگەر من کرا بە ماشێل لێدرا گوتم پێویستە دایک و باوکەکان پێویستیان بە پەروەردە ئێوە گوتان تا 18 ساڵی من دەرێم هەیە شووی کردووە ژنی هێناوە پێویستی بە پەروەردەکردنیشی دروست وەڵام عمریشی گەورەیە پێویستی چکە ئەساسی من ئەوە ڕاستە دەڵێم بەڵام دەبێ ئێوە هۆکارەکان بزانن باشە کاک نەبەز ینی تۆ ئەمە بە تەندروست دەزانی لەبەرەوەی کەیتر ئەم ڕۆمۆچیە هەیە و ژیانی پێکەوە ژیان بەو فۆرمە سونەتی کە لە کوردستانە بەو پرۆسە سونەتی کە لە کوردستانە جێبەجێکری ئیتر باسی دیلمان کرد باسی ئاداب و ئەوەی کۆمەڵایەتیمان کرد چوزانم باسی ساردیڵ بچین و شەکرا و خواردن و ئەو لە هەموو لۆدەمان کرد ینی پێ دوایە ئەگەر بەم هەموو لۆدەوە بێ پێکەوە ژیانێ بەو شێوەی ئێوە باشترەکە هەر دایخیت یان مەجالێکی تیا بمێنێتەوە بۆی کە پێی مەجالێکی ژیانی تیا بمێنێت بە ناساری بەڕێکە ها بڵێ دەرونجیان با شتێک ئەمە وەبی دکتۆری شتێمان گاتن ئێمە ناڵێ نابی هەرزەواز نەکرێت باشە ناڵێ عەدەم ناوی بکەیتن بەڵام بەو پرۆسەی بە ئیجبار بە ناچاری ژیانکردن با نەکرێت کاکە ژن هەیە پیاوی لی بپرسا دەڵێ من بەس شەژمان یەکەم ساڵی یەکەم لەگەڵی دڵخۆشم بەڵام 50 ساڵە زیندانم نمونەکەت بێ دەڵێ من کە بۆ کۆنگرێ ئیسبەکەمان داوام کرد سیڤی بێتن دەزانی من لە خاڵی دەنووسم دەکرێت ئەوانەی لە دڵەوە سینگرن خاڵەکە بۆ زیاد کرد بزانین زۆرترین مەسیج بۆ ماچیا تخوا خانەی دانێ خانەی زیندیانی سیاسی چی وتم زیندانی سیاسی وتی کاکە ماڵەکەم ئەوەیە وەکو معسکەرێکیە وەکو چزنەکە ئێمە پێ دەڵێن زیندانی سیاسی پێمان دەگوت تەنزیم دەگوت نا تەنزیم داخلیوان نیە زیندان ئیجباری ژیانکردن یانی چی باشە دەروونکەوانەکەم بدەنی
بۆ تۆ لە باتی ئەو ڕێکخراوە بکەیتەوە بۆ هەوڵ نادەی بۆ خۆشگوزەرانی و کار لەسەر خێزانی نمونەی بکەیت یعنی بۆ نایەی بۆ نایە دەست بخێ سەر جوابێکمان بەرەوە بارخان جوابێکمان بەرەوە ئەوەم نەکردوێشتا من پێم وایە دکتۆر خەریکە دیکتاتۆریەکەی بەڵێ مەجال نایکە قسە بکە ئەگەر بێت و دادپەروەر نەبی بەڵێ دیکتاتۆر دەبە باشە بەخوا دیکتاتۆرێکی دادپەروەر دادپەروەرم بارخان جوابێکی جوابەکە ئەوەیە پێم وایە ئەگەر من ئەوەی لێ تێگەشتم لە ڕێکخراوەکەتان حیزبەکەتان ناوی ئەنێنچی لە لای خۆتانە من پێم وایە لەبەرەوەی کۆمەلگا فشارێکی زۆری کردو لەسەر ژن و پیا و هەر ئەبێ زەواج بکەن لەبەر ئەو هۆکارانەی پێشتر باسمان کردو بارەی ناکەمەوە بۆیەوە ئەبێ من پێم وایە ئەبێ خەڵکەکان ئازاد بن یعنی ئێمە مشکلەیەکی گەورەمان لە کوردستانە هەیە تاک ئازاد نییە یعنی ئێمە ئازاد نین لە هەڵبژاردننی ئەوەی کە ویستمانە لە ناخی دڵمانە ئەو بێ بیکەین بۆیە ناچارە بین بۆیە مقابل بەو زەواجە زۆرەیە کە گوناحتەگا کچەکەت هەژدە ساڵی باڵق بۆ ئەوەندە جار عادە بۆ مەلا خۆم جۆم لەبە لە مزگەوتە ئەچنەوە بە ماڵە گوناحباریش کە ئەوەندە مناڵەبار چووە باوکەکە ناچارە کابیا بەش و مقابلەکەی حیزبێک دروستە بێ من نەبڕام بە قەناعەتم وایە پێویست بە حیزب بکات بەڵام ئازاد یعنی ئازادن بەو شێوازە تعبیری دەکەن من پێم وایە ئەبێ ئیش بکەین لەسەرەوەی خەڵک ئازاد بێت لەوەی ئەوێ زەواج بکە زەواج نەکە بۆ 6 مانگ لە جۆری پێکەوە ژیان لە جۆری پێکەوە ژیان عقدی مەلایەک یا محکەمە تەحدیدێکا دوو کەس ژن و مێردن هاوبەشن یان دوو کەس پێیان خۆشە پێکەوە بژین لەبەرەوەی پێویستیان بەیەکە پێکەوە بژین ئایا ئەو پێویستیە 10 ساڵە 2 مانگە 3 مانگە قەزیێنە من نمونەیەکی ئەوروپا چونمە ئەوروپا لە ساڵی نەوەتەکانە لە ئەخیری نەوەتەکانە بیستمان جیابوونەوە لە ناو خێزانە کوردەکان و خێزانە عێراقیەکانە زۆر زۆرە بەحسێکمان کرد من بەشێک بووم لەوەی کە لێکۆڵینەوەیەکمان کرد بزانین چییە قەزیەکە کە قەزیەکە دەرچوو نەتیجەکەی شتێکی پرسیارێکە بوو ئەو کاتە من قەناعەتم وابوو ئەمە گەر بێت و ژنومێر لە یەکتریزیا ببنەوە ئەکید مناڵەکانیان فەشە لەهێنن لە پەروەردە لە خوێندن قەناعەتم وا بۆ ئەو کاتە یەکێک لە پرسیارەکانی دامان نابوو ئایا مناڵەکەت کە دوایەوەی جیابوونەتەوە لە یەکتری مناڵەکەت باشە خراپە تووشی ئەزمەی نەفسی بۆ خوێندنی بەردەوام بە تاوبە نەتیجەکەی بە پێچەوانەی ئەو تەسەوراتەوە دەرچووکە تەسەورمانە کرد مناڵک یەکێکیان تیابووکە مناڵەکەی تووشی بارودۆخێکی دەرونی بوو نەی ئەتوانی مرتاحنە بوو باقی تر مناڵەکان چوبوونە جامیعە هەر هەمووشی پێیوا بوو ئەیوو لە کوردستان ئەم بارودۆخەی بۆ من لێرە فراهەمەکە ئەتوانم ماڵێکم هەبێ ئەتوانم معاشێکم هەبێ بەبێ مێردەکەم من هەر لە کوردستان دەمێک بوو جیابوومەوە ژنێک هەبوو آخر مناڵی کە شووی کرد عمری سەر 65 ساڵ بوو آخر کوڕی کە ژنی هێنا ئەو ڕۆژەی کە حەفلەی کوڕەکەی بوو بەڕێ کرد سبەینێ چوو داوای تەلاقی کرد وتی تر بەسە لەبەر مناڵەکان 40 ساڵە تەحملەکەم بۆ بگەینە ئەوە پرسیارەکەی من ئەوەیە بۆ ئینسانەکان بگەنە ئەو حەجە ئازادە نمونەی وەکو سەرکەوتووە با پێکەوە بن ئەوەشی لە هەموو ئاینەکان و هەتا لە ئاینی ئیسلام تەلاقی شتێکی ئاساییدانەوە لە کاتێک هەموو دەرگاکان دادەخرێ زۆر ئاسایە چۆن گرێ بەستە کردووە هەری وەشێنیوە و زۆر کەسیشم بینیوە هەردوو لە ژن و پیا و ئازادانە چونەتە دادگا و یەکجیابوونەتەوە سەرکەوتوو بوونە هەرشە سەرکەوتو ئەوە لەلایە بەس من پرسیارشکە لە ئێوە دەکەم لە هەر سێکتان دەروون ژیان و ئێوەش ئایا لەوەتی کۆرۆنە و پێش کۆرۆنا ڕێژەی هاوسەرگیری کوا هەیە ممنوع زۆر کەمە لێدا قەیدنەکە بۆ خەرگ ناکەین هاوسەرگیری دکتۆر باباسی سەیریکە باباسی ئەزای من هەمیشە کە بەرنمەیەک دروست دەکەم خۆمە بمەوە بە بینەریانی بێجگەلەوەی کە یعنی من بۆ خۆم هەستەکەم شت فێرە بم بیانی جۆم لە معلوماتە جۆم لەوەیە ینی لە جەنابەت لە بەهارخان لە کاک نەبەست و هیوادارم بۆ بینەرانیش ئێمە پشتگیری وەکو چۆن بەهارخانوتی پشتگیری لە هیچ ڕوتێک ناکەین پشتگیری لە ڕوتە سنگڵەکەی کاک نەبەست ناکەین پشتگیری لە گەشتبینی و پشتگیری تۆ ببوورەوە لەم پشتگیری لەو خەیاڵە جوانەی تۆش ناکەین خەیاڵە تۆ سەیریکە بەهارخان سەیریکە ئێمە بەرنامەمان بۆ دروست کرد من بۆ خۆم ئەم یەک هەفتەیە کاتێککە بەرنمەیەک دروستەکەین ئەو هەفتەیە چمە ناو ئەجوای ئەو بەرنامەیە چکە دیاردەکاری من دیاردی کۆمەڵایەتی ئەگەر لەسەر تیکتۆک بێ من تیکتۆکم هەر نەبوو یەک هەفتە خەریک بووم بە مۆبایلی خەڵک سەری تیکتۆکمان کرد بزانم چییە لەسەر هەرچێک بێ ئەم هەفتەیە زۆر بەوردی بە چاوی مشتری و خۆشم و پرۆدیوسەرەکەشم و دەرێنەرەکەشم و تیمی بەرنمەکە ئەموو تکایە
بەڵام مافی خەڵک بپارێزن تەسویر مەکەن بەس بزانە وایە ئەم دیاردەی ئێمە بەتەمای بڕوان پێ بکە لە ترافیکە ئەوەستی ئەوانەی ئەگەر پێش بکەنن لەوا چێ این دەستگیران نربێت مەرحەلەی مانگەکە بێت ئەو بەهارخانە خۆی ئەڵێ من وتم لە دە کەس هەش کەس ئەو بەهارخانە ئەڵێ لە بەخوا لە دە کەس دەی وایە یعنی مەبەستمەوە توی تیان خۆتە ئەگەر لە سەد نا من باسی من مەکە کۆکا من شخص باش نەنە ئێمە باسی ئەوەڵی بەرنامەکە بۆم دەست پێکرد ئەوەڵی بەرنامەکە بارخان بۆ دەستم پێکرد ژیانی خێزانی تایبەتی هیچ کەسێک ناخینە ناوبینەکە قسەکە ئەوەیە چی بکەین گریمان بە بۆچوونی تۆ لە دە کەس یەک کەس دڵخۆشە هین لە دە کەس نوۆی دڵخۆشێکی گەرنتی نییە بەردەوام بێ ئێستا کە من مرتاحم کە مامەسا مرتاحە کێڵە دوای ساڵێکی کە مرتاحین ئێمەش وەنیە هیچ گەرنتیەک نییە لەم لە حزەیە من لە شتێک مرتاحم بەس بینێ لە حادیسەیەکە لە موقفێکە احتیمال بۆیە تعمیم ناکرێت ئەو شرتانە هەبێ ئێمە سەرکەوتووە بین چارەسەر کاکە چارەسەر ئەگەر هاوسەرگیری بکرێ پێویستە هاوسەرگیرەکە لەسەر بنەمای لێک تێگەشتن خۆشەویستی ڕێزگرتن یعنی نەک هەر بچی یەکەکت خۆشویست بەس لەبەرەوەی دڵ دەیەوێنە بەمێشتیش یعنی دەبێ بزانین تۆ هاوسەرگیری لەگە چێ دەکەی ئەو کەسەی هاوسەرگیری لەسەر دەکەی هۆ دوکتان ڕێکەوتن لەسەر کۆمەڵێک شت سبینێت ژیان نەبەست من لەگەرتم هەیە بەردەوامیش دەبێ ئەدی ئەوش بۆ نارەی یعنی هەیە لە دوای منداڵبوون دەبێ ئەو خۆشەویستە و پەیوەندی زیاتر بێ باوەڕ بکە یعنی هاوسەرگیری وا هەیە نەکەژن و مێردەکە هۆی تا خۆش دەبێت ئەو بازنەیە فرەوانتر دەبێ یعنی بۆ ئێستاکە تۆ منتان پێ خۆشەویستە یعنی لە ماڵ بەزەوە خێزان خۆشەویستم کورە لە گەڕەشیش خۆشەویستم کورە لە شاریش خۆشەویستم کورە لە وڵاتیش خۆشەویستم ئێستا من دەمەوێ هەموو خێزان باشە با ڕاشکاو بین مادەم تۆ بە شخصی باسی خۆ کرد تۆ چیەکەی وا خۆشەویستی ئەمن یەکە با ئەو ڕێکخراوەی ئەوان هەڵوەشێنینەوە کاکە من وەدرێم دەرێم بابێ نەبەست ژیان بەیەکەوە ڕێکخراویش دروستکەین خێزان بەختەوەرکەین چۆن با پێتان برێم کاکە هۆکارەکان چین چۆن سارسە دەکەین وەرە بەس ڕام مەگرێت خوا باشە تۆ باسی خۆ بکە تۆ مازە باسی خۆ بکەم ئەی تۆڵێ من گەڕێکی خۆشەویست من موچەم هەیە ماڵم هەیە مناڵم هەیە ویژدانم هەیە دادپەروەرم خۆشەویستم ڕێزی خەرک دەگرم کەسێکی چارخاڵەکە یەکەم گەنجەکانی من نیتە مادەم نیتە ما زاواز نەکەن شەرت نییە ئەوەش ئەگەر هاوسەرگیری ڕاگەی ژیان بەردەوام فەهمەکانی خراپی لایانی ئابوووریەکەی خراپی باشە داتەبێ بە هیچی نەبیتن شوێنێک مەسکەنیش تێدا بژیتن باشە هیچ وەسیلەی خۆشکردنی ژیان تێدا نەبیتن تخوا بۆ زاز بکە نایکە بەسی بکە باشە بۆ بیکە خۆ ئێمە نەمان گوتیکە پێویستیش ناکە بەڕاستی کچەکانیش ئەوەندە تەڵەبیان زۆر بێ ئەوەندە زۆر زۆرە پێم دوو کەس یەکتریان بێ یەکتریان خۆش بێت تەحملی یەکتریەکەن چکە باشبوونی بارودۆخ مردنی هەموو کەس کچە دەوڵەمەند و کوڕە دەوڵەمەند بێ هەموو شتێکی هەبێ بچێتەسە زۆربەی خەڵکەکەی ئێمە هەژارن یان ئیمکانەتێکی دیاریکراویانەیە وردە وردە زۆران لە کچەکان دەڵێ کاکە وەڵڵی من مەقبوڵم نێوالۆ کوڕ بکەم باشە لەبەر چ کاکە داوای ئەو تەڵەبێت دەکەی وڵی کچەپورەکەم وی کرد باشە داکەم پێ دەڵێ وڵا قسە نا بابا قدر بم نەکە ماڵی خەسوەکەم باشە ئەو سەد لیرە مارەیەکەم مواخەرە کاکە تو هەر بە قسەکە خەڵکیمە بە ئەگەر لایەنە دینەکەی خۆ بەقسە دینەکەش ناکە ئەو مواخەرە کاک دەرون بابا من بە سەلاحەتی بڵێم لەوانەی خەڵکە لەسەرم ئەو قسە خراپ بەسەر مکەوی باشە ژن یان کوڕ کە چوو ژنی هینە کە مارەیەکەی ئەوی کە لەلایەنی حکومت داینایە لایەنی شەرعیکە با من نەسبە ناو مەجاالە تااقەتم نییە ئەو هەمە ئیهانە بکرێن باشە کە پارەی تێدا بەکار هات باسی پارەی تێداکرا ڕێک تو لەشی ئەو کچە دەکڕی بە نەقدی ڕێک وایە تۆ لەشی کچەکە دەکڕی بە نەقدی دەڵێ کاکە من ئەوەن دەشەوە لەگەڵ دەمەوە پارەکەی ئەوەندە ساڵێ ڕێک کاکە مەعامەلە دەکرێت بڕوان دەکەی خۆ ئەو لە گەتەی ڤیددیۆی هەیە کە زەرەنگەکەی هەولێر دەرێ کاکە هاتیە 350 مسقازێری پێ 5 مسقازێری کوڕەکە کچەکە دەمەوێن دەکەمە ئەوی تەلاق یعنی تو ئەو کوڕە بەچ دەگەیشتی کاکە ئەو کوڕ سوپەرمانە باتمانە لەگەڵەوەی کە پاری تێکەوت کڕین و فرۆخی جەستە ئەبنج لەگەریمە پێویستە خۆشەویستی بە پارە ناکڕێ با پێت برێن یعنی ئەوەی بەو جۆرە
ئەوە بەهارخان بەشێکە لە ولۆدەی دروستە بێ لەسەر من ڕمۆچیەوە نیە کوڕەکە قەرزاربار بۆ لە ئەخیرا سەیرەکە خانمێکی لە تەنیشتەوە $100,000 کەوتووە لەسەری من ڕمۆچیشە لەگەڵ چی بشێ 50 منداڵک لێن تاز دەکات وڵای گەرنتی نییە کە یعنی هەر وەکو خەڵکی ئاسایی ترەکاکە هەرو خەڵکی ئاساییتر ئیتر ئەو پارە چیە ئەو مەسروفە ئێمە ئەگەڕێمەوە بۆی بڵێم ئێمە فەهممان بۆ پێکەوە ژیان پێمە ئەساسی قەزیەکەمانەوەی ئێمە تێگەیشتنمان یان ویستمان چیە ئایا ئەمانەوێ کەسێکمان خۆشەوێ لەگەڵی مرتاحین پێویستمان بە یەکتریە هاوبەشی یەکتری بن شەریک بین بە معنای شەراکەت شەریکین مهمنیە بارودۆخی ئابووری مهمنیە ئاڵتو ئەوانە ئەبێ قەزیە نەبێت ئەوەیە مەفهومەکەمان یان لەبەر کچی پورەکەم لەبەرەوەی هەر ئەبێ زەواج بکەم لەبەری دایکم زۆرم لێکا لەبەری کۆمەلگا زۆرم لێکا لەبەری باوکم کە لە مزگەوت هاتەوە لەژێر زەختی مەلاکەیە ناشا دکتۆر بە کورتی جوابم بەرەو بۆم کە بە دوا قسە پێ دوایە لەگەڵ ئەو فەلسەفایی کە بەشێک لە خەڵک پێی وایە لە کوردستانە دوو خێزان زەواجەکەن نەک دوو کەس بەێ لەک دوو خێزان جاری وایە دوو نەماوە فەروانتریش دەبێت دوو هۆز و تیرە ینی پێش ماوەیەک پێم خۆشە بزانی هۆز و تیرە ڕازی نینە لەگەڵ هۆز و تیرێکی ترا خۆی بەپێی ئێستاش ماوە بەسکەم بووە یعنی بەپێی هینەکە دەگۆڕێ ئەگەر بێرن دوو دڵەکە مەبەستیان دوو کەسەکە بێ باوەڕکە و جوگرفتانە ڕوونادا بەڵام کە هاوسەرگیریشیان کرد داک و بابی کچە و کوڕادێن جاری وایە هاوڕێکان دێن جاروی خەڵکی دوور دێ ئەمەش هۆکارێکی ترە ئەو مۆنی و جوگرفتە ڕوودەدا کە خەڵکانی تر دەست دەخەنە ناو ژیانی ئەم دوو کەسە دەستخۆش دوا قسم بۆ بکات یەک دەقەمان هەیە لەسەر چی بۆ وڵا یەک سەعاتە قساکەینەوە کاتەکە ڕۆی لێدوانی خەڵکیشمان هەبوو دامانەنە یەک دەقم بۆ بکە بە دوا قسە و من دەڵێ بابووکە لە ژوورەوە بکە لە ژوورەوە بێخەم بەلەوەی ئەو زمانەمە هەبێ ئەو زۆرە خۆشەویستە بم ئەوە دەرگا لەسەر پشتە بۆ من باشە من دەرێم دەبێ سەرەتای هاوسەرگیری لەسەر خۆشەویستی ڕێزگرتن تێگەیشتن ئەو سێ هەبێ هەموو جوورفتەکان تەخت دەکرێت دەموچاویش مرچ و بەڵێ کە چوێەوە من زۆر جارێستا کە تۆ باسی مانگت کرد دەرێم ئەی فاتمە سینگت مەسینە و گومگومە خۆم قاوەچی تۆم لازمە یان زۆر جار فاتمەی بۆ دەرێمەوە هۆندراوەگایە شعرەکەی ئەو تەمەنەی کە 63 ساڵم مرۆڤ دەبێت دڵی تەر بێ و هەمیشە لە خزمەت خێزانەکەی زۆر بێ و دکتۆر عومەرەکانمان زۆر بێ بۆی کە ئاخە عومەریش ئاگادار بە هەندێک ئۆمەرن و هەندێک هۆمەر لە سلەیمانیش پێڵێن مونەرم مونەر بەس من نانە تۆ دکتۆر عومەر پرۆفیسۆر دکتۆر عومەر پەتی یاخوا بەخێر بێت و نمونونەکانی زۆر بێ ئیشەڵا ئایندەی کوردستان بەم ئیشەڵایی من نییە بەس یاخوا بەم ئیشەڵای من بێ ئایندەی کوردستان پڕە بێ لە کوڕووکچی جوان پڕە بێ لەو جووتانەی ئیتر هاوسەرن پێکەوە ژیانن پارتنەرن گێڵفرێند و بۆیفرێندن هەرچێکن بە ژیان و بەگەشیەوە بژین هەرچ ئاستەنجیەکی شەیە لە بەردەمی مڕوومۆچی و پێکەوە نەژیانە ئیشەڵا نامێنێ دوا قسە دوا قسەی من ئەوەیە کە پێویستە بەڕاستی نەچینە ژێر باری فشاری کۆمەلگا و کەسوکارەوە بۆەوەی ناچار بین جۆرە ژیانێک هەڵبژێرین کچەکان کوڕەکان کە لە دوای دووەم ڕۆژیان لە کاتی حەفلەکەەوە دەموچیان مچوو مەڕبێ بۆیە ئینسانەکە ئیش بیر بکەینەوە زەواج شەراکەتە کەی هەستت کرد ئەو شەراکەتە کۆتایی پێهاتە بەبێ ترس بەبێ دوودڵی کۆتایی پێێنا لەکوێ بچڕا بەجێی بێڵە ژیان زۆر فراوانە زۆر ڕەنگا و ڕەنگە بەردەوامە کەسەکان ئازادن دەیان کچ هەیە من ئەیان ناسم هەر گاڵتەیان لێ بەوەی زەواج بکەن چکە نانەوێ خۆیان تووشێوەقی دەبکەن بۆیە کەسەکان ئازادن کوڕ کچ زەواج ناکەن خەڵکە بێ ئازاد بێت جیا ئەبێتەوە ئەوەی ئەبێت ژمارە بێگومان ئەوە ڕاستەکەیە بەو تێڕوانی نەئاڵێ ینی نەبوونی باشترە وەک لەوەی لەم بوونەی کە ئێستا دوا قسەم بۆ بکە کاک نەبەزی شەڵا کە ئەم دۆخە چاک بووینە ئاهەنگەکەی تۆشەوە ئەخر دەبێتەوە یەکسەرەوە خیانەتە دەبێت دەست دەکات پێشمەوە دەست دەکات پێشەوە ئەگەر باش بوو بۆ دەست دەکات کاک دەروون جان ئێمە باوەڕمان وایە خوشکانی بەڕێز بلایانی بەڕێز بۆ ئەوەی ئەو پێکەوە ژیان نەبتە پێکەوە زیندان تکایە ئەگەر وا تێگەیشتی کوڕەکە کوڕێکی ئەوەیە ئەلفرەیلەوە لەیلێ و یەک دنیا شاسوار قەبانیە خەونەکان نزار قەبانیە و تێگەیشتی کە لە دنیای دەرەوەدا ئەوە نیە ئیشە و کاسبیە و تر مڕمۆچە و کابراایەکە وا تێ نەگەیشتیە بەعکسی ژنەکە ژوابێتین کاکە زەواجەکەی مەکەن باشترە تا ئاستیەوە شایتان بەرز دەبتەوە
کاکە لانێکم هەر لەگە ساڵەکەنی با کاکە 5 ساڵ خۆش بژین وەڵی منداڵک دوو منداڵ داوڵ مەکەن بیخەنە ناو کۆمەلگای یەک دنیا ناقسی بەو منداڵە ناقسی عاتفی هەبیتە ناقسی یەک دنیا کێشە بڕۆ دوێ کاکە زاوازەکەی مەکەن ئەگەر وایە ئەگەر وانێ بیکەن ئەگەنا وەڵی خۆتان توش مەکەن میکەنە پێکەوە زیندان باشە با تەنزێک بۆ بەم تەنزە کۆتایی پێبێنین هەمیشە لە جەژنان وشتا ئۆنیە هەندێک پیجی سنگڵ و شتەیە نووسێڵێ جا من جەژنم بۆ چیەکە نەچم بۆ ماڵی خەزر و جەژنان چیەکەی تۆ وەڵی زۆر مرتەحم دەسە ماڵە خەزودا نێشە هەم باسی مەزرعە و عرد و دوکان و قرد و پارە و خۆ هەڵدان و فیشی فیشاڵە وەڵی خێزانی کوردی ئەوەی کە هەیە وەڵی وەکو زیندان وایە وەڵی ئەو پێکەنی نییە وەڵی ئەوەی تێگەیشتە بۆ دەرەزەنی پێکەنینەکەی وەکوتە لە سناپچاتە سناپچاتە و سناعیشە دەسەکانی خۆش دەسەکان خۆش هەمووی گشتان نانە لە کاڵم دەسەکانی خۆش بۆ ئامادەبوونی من سەپۆرتی دکتۆر من سەپۆرتی من ویستمەر کۆتایی بەرنامەکەش بۆ بێنم نە سەپۆرتی ئایدیاکە و بیرکردنەوەکەی کاگنەبەزەکەم نا سەپۆرتی خۆشگوزەرانەکەی تۆشەکەم چکە هەمومان لە بەواقع لە کوردستانای ڕەنگە بە قودرەتی قادر تۆ ئەو خەڵکانی کە ڕۆژانە بەریانەکەی گەشتبین بن بەهارخان لە بینی هەردووکتانایە و پێم وابێ بەگشتی لە تێڕوانینی هەر یەکێکمانەوە توانیمان لە گۆشەیەکەوە سەریکەین و منیش پێشکەشم کرد ینی ئەم دیاردێن پێشکەش دارم گەشتبین بگەشتبین بەدڵنیابوونەوە شەر گەشتبینیە بە سنگلمانەوە شەر گەشتبین هیوادارم وابیت باشکەوتن بۆ با کۆتایی پێ بێن و بچینەوە ژوورۆ چای بخۆین و بابمانکەنەوە ژوور بووکەنەوە ژوور چێشەمان نییە کاگنەبەس کوردی سینگل لە ڕووی سیاسی و جوانترین سینگلمانەیە جوانترین سیاسی کە سینگلە بە شاعیت و بە زۆرە کەسە جوانەکانی کۆمەڵگە کە من سینگلەشی مرتاح و زۆر جوانە و شەڕی کەس زۆر چوویدەتە قۆڵایی تاژیانەوە دەستخۆش بۆ خۆت لە کۆتاییە دکتۆرجان لە کۆتاییە هیوادارم بەرنامەیەکمان دروست کرد بێ ئێمە لە یەک جوزئی زۆر بچووکۆ چوینەنە ئەم دیاردەیەوەلەوە چوین کاتێکە ڕۆژانە ئەبینین ژنومێردەکانمانە و دوو کەسانی کە بەیەکۆژین و ناویان ژنومێرد و هاوسەر لە کوردستانە زۆربەی کات بە دەموچایەکی مڕمۆ چوان بینین هەر یەکەمان ڕقەمێکمان بەپی بینینی خۆماندا منوتم لە دە کەسش کەس بارخانوتی لە دە کەس سەردەی دکتۆر ئەڵێ لە دە کەس یەک کەس مڕمۆچە بارحاڵ هەر یەکەمان لە دۆخی خۆمانەوە ئەزانین ئەم دیاردەیە چۆنیە ئێمە لایەنگری با بڵین ئەوە ناکەین تاکژیان ناکەین کەسێک بە تەنیا بژی لایەنگری ئەو پێکەوە ژیانناکەین کە بە خۆشەویستی بنیاد بنرێ نەک بە عادات و تەقالید و دین و چی چکە لە کۆتاییە هەر شتێک نەکەوێتە خزمەتی مرۆڤایەتی و ژیان دۆستیەوە نەکردنی باشترە هیوادارم شتێکمان کرد بێ خوا حەفیز و بابڕینەوە سەر.